ئێرە مزگەوتی گەورە و مەرقەدی کاک ئەحمەدی شێخە لە سلێمانی. بەشێک لە هەژار و نەداران بەڕیز وەستاون بۆ وەرگرتنی ژەمە خواردنێک. لێرە ڕۆژانە خواردن بۆ زیاتر لە 1000 کەس ئامادە دەکرێت و لە ژەمی نیوەڕۆ ئێواراندا دابەش دەکرێت. لێرە خواردن ڕۆژانە ئەیەن هەموو ڕۆژێ ڕۆژان جوعمان گۆشت و برنجە ڕۆژانی تر تێشتی تر ئەیەن هەموو ڕۆژێ خواردن ئەیەن. خواردن وەرگی هەموو کەسی لێرەوە دادەخوا زۆربەی لێرە دادەخوا ئەوەی کە دوکاندار و هەمی لێرە دادەخوا. ئامادەکردنی خواردن دەگەڕێتەوە بۆ سەردەمی کاک ئەحمەدی شێخ کە لە سەدەی 19دا ژیاوە. لە ساڵی 1998ەوە دووبارە نەریتی خواردن ئامادەکردن دەستی پێکردوێتەوە. ئامادەکردنی خواردنەکە لەسەر ئەرکی خێرخوازان و بەشێکیشی لەسەر ئەرکی تەکیەی کاک ئەحمەدە. ئەم خواردنە لە سەرەتاوە کە ئەم چێشخانەیە کراوەتەوە لە زمانی حاجی کاک ئەحمەدی شێخا بۆ فەقیر و هەژارانی ئەم شارە و بۆ کەسانی کە لە شوێنانی ترەوە ڕۆکەنە شاری سلێمانی غەریب و خەڵکێکە خەڵکی ئێرە نین لەم چێشخانەیە خواردنیان خواردووە لە ئەوڵەوە لە سەرەتاوە کە دروستکراوە هەر بۆ فەقیر و هەژاری شار دروستکراوە بۆ خەڵکی غەریب دروستکراوە ئێستاش هەر بەردەوامە بەو شێوەیە بۆ خەڵکی فەقیر و هەژار. ئەرکی خواردن حازرکردنەکە خەڵکێک لەم مەطعەمە هەندێکیان دامەزراون و هەندێکیان خەوبەخشن خواردنەکە دروستەکەن بەڵام ئەوەی کە یەت بۆ ئێرە و خواردنەکەی کە یەت بۆ ئەم مەطعەمە بەعام خەڵکی شار خێرخوازانی شار بەشداری تیاکەن و دەوریان هەیە ئەوانیش. بەهۆی زۆری ڕێژەیە ژارانەوە ئەو خواردنانی ڕۆژانە ئامادە دەکرێت هیچی نامێنێتەوە و دەخڕێت. هەرەمەش نییە لە کاتی مەراسیم و بۆ نائینی و کۆمەڵایەتیەکاندا لە مزگەوتی گەورە و تەکیەی کاک ئەحمەدی شێخ خواردن ئامادە دەکرێت.